بۆ بەهێزکردنی پێگەی ژن لە نێوخێزان و کۆمەڵگەدا ئەبێت توانە ئابوووریەکەی بەهێز بکرێت. بۆ ئەمەش ئەرکی دامەزراوەکانی هەرێمە کە لە ئاستی کەرتی گشتی و کەرتی تایبەت زەمینەی دەرفەتی یەکسان و شایستە بۆ بەدەستێنانی کار بۆ کچان و ژنان بڕەخسێن و ڕێژەی بێکاری لە نێو ژناندا کەم بکەنەوە. هۆکاری خۆمان نین تەنها کۆمەڵگاکەمانە ڕێگا بە ئافرەت نادا کە کار بکات زیاتر هەلی کار بۆ پیا و ئەڕەخسێت تا ئافرەت. من خۆمەوە بۆ 3 مانگە چێکار ئەەکەم و زۆر قسەش ئەکەوێتە سەرت لە کۆمەڵگای ئێمەیان ڕێگە زۆر بە ئافرەت نادرێت، بەڵام پیا و هەلی کاری زۆر چاکی بۆ ڕەخسێ. بەشداری ژنان لە بازاڕی کاردا سوودی بۆ هەموو ئابووری هەیە. بەم واتایە کۆت و بەند لەسەر ژنان تەنیا کاریگەریەکەی لەسەر ژنان نابێت، بەڵکو لەسەر ئابووریش ڕەنگ دەداتەوە. لەبەر ئەوە هەندانی ژنان بۆ کار دەبێتە مایەی بەشداری زیاتر لە ئابووریدا و بەم جۆرەش دەبێتە بەرزبوونەوەی دەستکەوتی ئابووری بۆ تاکو و خێزانەکان. هەموو ئیشێکیش ئەو معاشەی نییە. بۆ نمونە من لێرە لەوانەیە معاشەکەم ئەو نەبێت کە این بێت، بەڵام ڕێگاکەی زۆرە بات ئیتر لێرە تۆ هیچ نەبێژەمێک خواردن نەخۆیت. بۆیە داوام ئەوەیە کە هەلی کار بڕەخسێنرێت بۆ ئافرەت، کاری باشتر هەبێت، شوێنی باشتر هەبێ و پشگیری خانەوادا، پشگیری حکومی لە هەموو ڕوویەکۆ پشگیری هەبێت. گرفتەکانی ژنان لە کەرتی تایبەتدا زۆر و پێویستیان بە لێکۆڵینەوە و چارەسەرکردن هەیە. ژنان بۆ ئەوەی لە مەیدانی کاردا بمێننەوە و ببن بە خاوەن ئابووریەکی سربەخۆ پێویستە جگە لە مافە گشتیەکانی کرێکار تایبەتمەندیەکانیشیان ڕەچاو بکرێت و لە چوارچێوەی یاسای کارپێکراودا ڕێک بخرێت بە جۆرێک خاوەن کار ناچار بکات پێوەی پابند بێت. ئێمە وەکو کەرتی تایبەت کۆمەڵێ ئافرەتین کە هەستان بە ئیشی دەستی کاری دەستی بۆەوەی پشت بە خۆمان ببەستین و لە داهاتووە پشت بە کەسانی نەبەستین یان بگرا برابێ باوک بێت ئیشی کارێکی خۆمان هەبێت سەربەز بین بەو ئیشە. نەریتە کۆمەڵایەتیەکان سنوور دادەنێت بۆ بەشداری ژنان وەک هێزی کار و شوێنی کاری ژن زیاتر لە ماڵدا پەسەند دەکات. گۆڕینی ئەم دۆخە پێویستی بە گۆڕینی پێوەرەکان هەیە و ئەمەش بە هەوڵی حکوومەت و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەبێت. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.